ئیسلامیەکان وەکو زۆربەی باوەڕەکانی تر یعنی لە گفتوگۆ و جوابدانەوە بە تایبەتی سوپای هەیەە. من دەزانم هەموو کەسایەتەکانیان کە دێ بۆ پەڕێزەوە گفتوگۆ دەکەن، خەڵکانی جوانن، ڕای جیاواز وەردەگرن، بەڵام ئەوانیش یەک سوپات لە گەنج و لە خەڵکی بەتەمەنیش ئاستەکی زۆر نزم ئەتوو بەس لەگەڵیان نەبیانی. ئیسلامیەکان بەشی زۆری باوەڕە ئیسلامیەکان خەتەریەکان تۆ هەزار تەمەنت لە پێناوی مرۆڤایەتیدا بنێ، بەڵام بەس بڵێن ئەها ئەو ڕەخنەی هەیە لە ئیسلامی تر سفر. تۆ تەسەوڕکە یانیا من تە لە بۆم نییە تەمەنی خۆم لەو ئەوروپایی خۆشەی کە خەڵک کەس ئامادێنێ نوی ساعتدا بنێمە بە هەزاران کات ژمێرمادادەیە ڕوبەڕووی مەرگ دەبینەوە و پەڕی دەست لە بۆ هەموو بڤەکان دەبین کە چی ئاگام یعنی پێیان گوتی مەماڵی باوکم دەوێت زۆر کەس نوێژ دەکەیان ینی بەس ئەوەیان لا گرینگە. تو کاچ خۆم چ خەباتێک لە بۆ خۆشگوزەرانی مرۆڤایەتی دەکەی کە لە کاتێکدا بە 5,000 کیلۆمەتر لێ دیری بارەحاڵ قسەی مە لەسەر ئەوەیە. یعنی تۆ ئیسلامیەکان زۆر بریندار کرد، زۆر دیالۆگ نازانن، هەر بەس تۆ سەرنجەکەت هەبی ئیتر دشتن. تۆ وەرە سەیری قەزەی فەڵەستین و ئیسرائیلکە کە قەزەی سەرچی ئێمە نییە، قەزەی سەرجیمە کێشەی گەلی کوردە، بەڵام تۆ گەلی فەڵەستین لە 100 ساڵی کێشەی کورد و فەڵەستین لە ناوچەکە هەبووە. وەرە سەیرکە کورد ئەگەر عەرەب شعرێکی بەسەر فەڵەستین کووردا هەوی مەحموود دەروێش کورد سەدانی چیرۆک و شعر و ئەوەی هەبووە. ئەگەر عەرەب کورە وەڵا یەک پێشمەرگەم نەدیتی عەرەبی بیتی فەڵەستینی بی لە کورچیاکانی کوردستانی، بەڵام کورد دەیان شەهیدی هەیە چ باکووریەکان لە 82 کە باجی ئەوەشیاندا ئیسرائیلێک لەوانەیە ئۆجەلانی گرت ئینتقامی ئەو کاتێک ئیسرائیل وڵاتێکی زۆر بە ئینتقامە دوو لە باشووریش دەیان پێشمەرگە بڕۆم بپرسین یەک لەهانە مامەڕیشە بەشداریش شەڕی فەڵەستین و ئانەیان کردیە. کورد هەموو کات هاوسۆز بە لەگە فەڵەستینەکان بە پێچەوانەوە هەموو کات هاوسۆز بوونە لەگە ئەردۆغان، لەگە سەدام، لەگەڵ ئێران دژمنی گەلی کورد بوونە، بەڵام لەگەڵ ئەوەش کورد لە پرەنسیبە ئینسانیەکانی خۆیدا نەکردیە. کەسی ئەتوبەی سەرنجێک بدەی بڵێ بابە ئەمن دژ وحشیگەری حەماسم کە چوونە بە خاکەناس کاکە چی من بە خاکەناس سەرچی خەڵکی دەپەڕێنن بە بەزندیکی وەکو داعش خەڵک ئەسووتێنن، یعنی دەستیان لە هیچ نەپاراستیە بەشەچی خۆ ڤیدیۆ ئەگە دەرێت تا پڵاو دەگەنەوە ئێمە دژی یان ژن دەڕفێنن. ئەگەر ئاینی ئیسلام لەگە ژن ڕفاندن و ڕوودکردنەوەی خۆ بە ڤیدیۆ هەیە یەک ئەوە نییە و سەربڕینی منداڵەکان درۆ دەرچوو بەس ئەوە ڕاستە. ئەگەر لەگەڵ ئەوەیە ئێمە دژین ئەو باش بزانن هەر باوەڕێکی سیاسی ئاینی لەگەر ڕفاندن و هەتکردنی ژنبی بیر و باوەڕێکی فاشیانەیە ئەبێ ئیسلام ڕەحمان ڕەحیم بێ نەوەک شەدید العقاب بێ. بە هەر حاڵ تۆ وەرە فەڵەستینەکان هیچ پۆزەتیڤێکیان نەبوو، ئەو جۆ کورد هەمومان هاوسۆز بووینە لەگەڵیان دژیان نین لە کاتێکدا ئەوان سەدام و ئەردۆغان وەکو دوو سیمبولی گەورەی خۆیان دادنێن. لە سەروی هەموو ئەوەشەوە کاچی من عەرەب 5 دنیا پێک دێنن، ئیسلام 1,800,000,000 کەچی ئەو نەچی دیفاعی سەرەکی بکاتن دەتەوێت کوردێکی نەکبەت کە ڕەوشی لە فەڵەستین بە سەدقات خراپترە. ئەگەر فەڵەستینەکان 5,000 زیندانیان هەیە کورد 50 هەیە، ئەگە فەڵەستینەکان لە ژۆرێ دەکرێن کورد بەدەیان هەزاریان دام کرایە، ئەگە فەڵەستینی شاری تەخت دەکرێت کورد چیمیایی و ئەنفالی لەگە دەکرێت، ئەگە فەڵەستین ئیسرائیل دژمنێتی کورد چاک داگیرکەری بە باوەڕی ئیسلامی دژیتی. کەچی لەگەڵ هەموو ئەوانش هەمومان بەردەوام دیفاع لە پرەنسیبە ئینسانی و خۆمان دەکەین و هاوسۆز بووینە لە گەلی فەڵەستین گەلەشی مەزلومن و مسلمانیشن کاریگەری کەلتوریش هەیە لە سەرمان ئەوە، بەڵام ئەوان هەڵوێزیشانیە بەست و یەک سەرنج بدەن بە دەیان ئیسلامی لێت قید دەبتەوە جوێن بارانت دەکا نزمترین ئاز دەکە کە دەرێ کوڕی مەل بەشەشیان من بڵێم بەش ئەڵێ لە مەلهەو لە ئاو دەستەکان گەورە بوونە ئەوەن دەستمانیان پیسە. ئەوە چ باوەڕێکە تۆ دەتانن بەو ئڕهاب و بەو ترس و
بۆ زمان پیسی ئەیمەق باوەڕ پێ بکەن یان ڕامان بگرن ئەگەر ڕەخنەیەکمان هەبێ کاتش خۆش.